بینەرانی عزیزم دووبارە سڵاوتان لەبێت لە بەشی سێهەم و کۆتایی بەردەوامین لەگەڵتان ئاگادارتانەکەمەوە کە ڕاپرسیەکەمان لەسەر وێبسایتەکە هێشتا بەردەوام ئەتوانن دەنگمن. بێگەردخان ئەوترێت ئێوە داواتان کردووە ئەم خولە حساب بکرێت 18 خولی پێشووتر 29 ئەمە 47 و چەند چوار خولیشتان هەیە ئەمە 50 بەس بۆی بگەنەوە بە گۆڕان. طبعا من حسابات 25 دوشي كل لبيت 50 يعني 50 ب 50 اما تاچن حقيقتي تاعي وبرزانش كليره دانيشتون زور بواضحي اوي بزانن اما منافسه لسر او ناكين بقينوا غوران اما نكمان كردوا نهاتوينا تسر حازري لراسي دا خواني سيوهش صال خبات وتيكوشانين لكردستان دا خوين مان بو خوين مان بو استاداوا اوان 4 صال خبات دكن بيروزيان بي وواقعكتي دان وتواني ويانا لو مده تداز رجي باش كرسي فرلماني بدەست بێنن بەڵام من کاگرابوون لە جەناب دەپرسم تۆ هاتی پێشنیاری ئەوەت بۆ من کرد کە دووخل قبول بکرێ و تەوافقی زۆربەی لایەنەکانی لەسەر بەز یەکێتی ماوە یان من هاتمە لای جەنابت کامە جواب دەدەمەوە ئەو پرسیارم جواب وەڵامی بیتەوە بۆی بەردەوام باش وەڵام دەدەم کورتی وەڵام دەدەم راپۆرت ئێمە لە بەرلەمانی کوردستان لیژنەی داراییمان هەیە علی حەمە ساڵح فرسەتێکی وەرگرت لە لیژنەی دارایی راپۆرتێکی بەڕێ کردووە راپۆرتەکەی نردبووە ئەوەی بکرێ بە یاسا لەو راپۆرتێک بەڕێز علی حەمە ساڵح کە نوێنەری بزنەوەی فراکسیۆنی گۆڕان لە لیژنەی دارایی تەنها کورسی یەخولی پەرلەمانی حساب کردووە لەس ئەو پێشنیاری کردبوو 30 میلیۆن بێ بەڵام خەڵکی پێشنیاری کرد 6 میلیۆن بێ کە ڕێک دەکردنەوەی بجێ ئێستا ئەو خەڵکە فراکسیۆنێکی تڕەتیان کردەوە فراکسیۆنێکی تڕەتیان ماوە دۆکومنتە لە پەرلەمان ئێمە قسەمان لە یەکەم لەحظە تا ئەخیر لەحظە لەبەر خاتری تەوافق ڕازی بووین لەوانەیە کاگومێت لێرەدا شایەدیمان بۆ بدە قسەمان لەسەر ڕێژەی دەنگ بووە و ڕێژەی دەنجی پەرلەمانی عێراق بۆ هەموو حیزب سیاسیەکان بە بزوتنەوەی گۆڕانیشەوە لەبەرەوەی ئەو نوێنەرانە نوێنەری هەرێمی کوردستانن ئێستا لە بەغدان لە باشووری کوردستانەوە لە باشووری عێراقەوە خەڵک دەنجی نەداوەتە نوێنەرەکانی ئێمە خەڵکی کەرکووک و ناوچەکانی دیکانە دەنجیان داوەتە ئەو نوێنەرانە ئێمە دووەم ئێمە با یەک سەراحەت بڵین ئەوەندە غەدر لە یەکتری نەکەین ئەوە مادەی پێنجەمە کە دەڵێ وەزارەتی دارایی و ئابووری قەرەبووی ئەو حیزبانە دەکاتەوە کە ئەو پیشینەی تا دەرچوونی ئەم یاسایە مانگانە وەریان گرتووە کەمتر بۆ لە ئیستحقاقی خۆیان بەپێی مادەی دووەمی ئەم یاسایە کە تەنها بزوتنەوەی گۆڕان و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەگرێتەوە ئێمە نەمان لەبەر ئەوەی کە جەنابیش دوا دەڵێ ئەوە سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانە کە دکتۆر عەزیز سابیرە پێم خۆش ئێستا لە شەکەتەوە نەخێر کەواژەی لەسەر قانونەکەی نەکردووە لێرەشەوە بە جەنابت دەڵێن با بگەڕینەوە بۆ دۆکومنتەکان و پرۆتۆکۆڵی پەرلەمان کە من وەکو سەرۆکی فراکسیۆنی سەوز گوتومە لەگەڵ دەرچواندنی ئەو قانونەدا نیم لە ئێستادا کاتەکەی نەگونجاوە خەڵک لە قەیرانی بودجەدایە خەڵک لە قەیرانی بنزیندایە ڕۆژانە و شەوانە خەڵک لەسەر جادەکان دەخەوێ بۆ وەرگرتنی 1 لیتر بنزین ئێمە لارە بودجەی ئەحزاب تاوتوێکەین کەی کاتی ئەوەیە بەڵام بەڕاستی سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنی گۆڕان زۆر مستر بوون تەنانەت لە مەسەلەی 6 میلیۆنەکەش ئێوە کردانە پۆینتات وتان بۆی کە خەڵک هەستی پێنەکە با ئێمە بە پۆینتات لە ناو قانونەکەی دابین هەست ناکەن ئەو پۆینتاتە بۆ ئەوەی کە خەڵک چاواشە نەکرێ با ئێمە واقعی بین کاگومێت لێرەش وابزان وەکو پەرلەمانیەوە هەر بینەرن زیاتر وڵاگەر وا بیتنە ڕێیەکەی لەناو پەرلەمان دومی حەز دەکەم دوو مەهمەمانەیە یەکە چەند شایەت بین بە شایەت دینەوە زۆریان دووش وەکو برادران دانیشتن ئەمەیان لەسەر بودجێ یعنی ئەوتێت ململانیەکە تەنانەت لایەنەکانی ترشیت یعنی یەکێتی و گۆڕانە و بە تایبەت ئێوە یعنی دڵخۆشن بە وەزعەت چونکە بینەرن ئێستا وەڵا کاتیەوەی قسە لەسەرەوەی بکەم ئێمە دڵخۆشین بە تەشەن و جاتی زلایەنێک زۆر جار بە شایدی زووەتان هیچ کاتێکیش پەیوەندیمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەسەر حسابی پەیوەندەکانمان نیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و هیچ کاتێکی پەیوەندەکانی ئێمە لەگە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر حسابی پەیوەندەکانی ئێمە نییە لەگەڵ فراکسیۆنی گۆڕانیان هەر فراکسیۆنێکی دیکە زۆر باز لە بودجەی ئەحزاب کرا ئێستاش ئێمە باز یاریکردنە یاریکردن نیە ئێمە لە وڵاتێک دەژین هەمومان تێدا مەسئولین کەشتیەکە هەمووانی تێدا هەیە ئەو بەرپرسیارەتە لەگە قسەکانی خۆمان ڕاستین باز لەوە دەکەین حکوومەتێکی کۆدەنجی بنکەفراوانی یەک ڕیزی نیشتیمانی و تەوافقی دەبێ ململانەی هەبێ لەسەر خزمەتکردنی زیاتری هاوڵاتیان ململانەی حزبیەکانمان بەلاوە بنێن ئێستا من لێرە لە وەڵامێک لەگەرەوەی کاگەرەکانی تێکەڵی دەکەم هەر چەندە قسە پرسیارەکەی کاگەرەکان گوتی لە هەر سێکانە بەڵام لە دەرچوو لە دروشمەکەدا ئاراستەی گۆڕان بوو واتە کاگەرەکان ئەوە نەبوو کە گوتی دەنگم پێدانە دەنگت بە ئێمە نەدا بەڵام ئێمە خاوەنی ئەوەین کاتی خۆی ڕامانگەیان کاندیدی حزبێکین لیستی حزبێکین بەڵام کە چوینە پەرلەمانی کوردستان پەرلەمانتاری وڵاتێکین
ئێستاش بە وجە نەزەڕە تعامل لەگەر هەموو پرسەکاندا دەکەین ئێمە هەست بۆ ناکەین کاندیدی کەمە حزب بووین و لە کەمە حزباتینە پەرلەمانتاری نیشتیمانەچین لە پێناو ئەو نیشتیمانەدا بۆیە بودجەی حزب کە زۆر قسەی دەربارەوەکرا ئێمە لەگەڵ ئەوەدانە یاسایەک دەربچێت لە پەرلەمانی کوردستان بە یاسا بودجەی حزب نەهێلیتن بە یاسا بودجەی حزب نەهێڵدرێ هەموو ئەو دەستە مەشبوهانەش ببردرێ کە تەمویلی ئەحزاب لە دەرەوەی هەرێمی کوردستان دەستا بینەرێک ڕەنگە دانیشت بێت بینەرێک دانیشت بێت گەر بینەرێک کۆمەڵ بەیانە گرتو بەیان گۆڕان بەیانە حزبێکی تر بێت ڕەنگە بڵێت اینجا بۆنا ئێوە ئەوەندەتانە هەیە کە پێویستان بە بودجە نەبێت ئەوەی پێویستی بە بودجەیە گۆڕانەکە نیەتی کۆمەڵەکە پێویست بوون و پێویست نەبوون ئەمە ناگرێتەوە ئێوە پێشتر گوتم دیوارێک لە بینی مؤسساتی ئەو وڵاتە دروست بووە خەریکە ئینتیمای گەنجی ئەو وڵاتە ناهێلیتن ئێمە دەبێت دیوارانە نەهێڵین هەرچەندە ئەمڕۆ زۆر دڵخۆشنەکە ئەو ڕووداوانەی دەبن کە زۆر زار دەگوترا ئینتیمان نەما ئینتیبایەکان کێوی لە بەرزبوونەوەدایە بۆیە هاوڵاتیانی وڵاتی ئێمە قوربانی زۆریاندایە ماندووبوونی زۆریان بینیوە هاوڵاتیان و ڕەئی عام دەبێت تەسیری لەسەر حزبەکان هەبێتن ئەگەر نا حزبەکەی من پێویستی پێ هەیە حزبەکەی کاگڕابوونی پێویستی پێ هەیە حزبەکەی بێگردخانی و هەموو ئەو حزبانێکە لە وڵاتەدا هەنا پێویستیان بە بودجەکەیە کە لە وڵاتانی هەرە پێشکەوتوش ئەوە هەیە بودجەی ئەحزاب لە وڵات دیاری دەکرێت بەڵام کە ئەگەر ئەوە ڕای شقامە ڕای گشتە بابین ئێمە نارێن لە پێناو بەرژەوەندی گشتی کار دەکەین ئێمە ناڵێن نوێنەرانی خەڵکی کوردستانین ئێمە نارێن حزبەکان من وەسیلەکە بۆ تاقیکردنی کوردستانتان کرد بەوانی دەنگیان پێداون و بەوانشی دەنگیان پێداون کە لەگەڵەوەن حزب بودجەی نەبێت ئێمە بە دڵنیاییەوە ئەوانەی دەنجیان پێداینە بەڵام گوێمان لەدەنگتان نەبوو لەناو پەرلەمان بڵێن ئێمە لەگەڵ ئەوەین کە حزب بودجەی ئەوە نابێتە پێوەرێک ئەوە نابێتە پێوەرێک لەوێشدا باسی دەربارەوە کرایەوە زۆر قسەی دیکە لەوەش زیاتریشی تاکراوە ئێمە بە دڵنیاییەوە لە ماوەی ئەو 4 ساڵەدا هەموو محاولاتمان ئەوەیە متمانەی ئەوانەی بە ئێمەیاندا لە دەستی نەدەین و ئەوانش پەشیمان بکەینەوە کە دەنجان پێمان نەدا کە بەڵێ نوێنەری ڕاستەقینی ئەوانش بێت زۆر سپاس دەکەم فەرموو کاگەی و بە کورتی پرسیارەکەت بکەیت سپاس دەکەم زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکان پرسیارم لە بێگردخان یعنی ئەونی تێبینی ئەکرێ ئێوە دەوری ئۆپۆزیسیۆن ئەبینن لە پەرلەمانە یاخود بۆواتایەکی تر بەبێ ئەوی ناوی خۆتان بنێن ئۆپۆزیسیۆن دەوری ئۆپۆزیسیۆنت ببینن یاخود بۆواتایەکی تر مەساجیانە ئەگەر شتێک لە بەرژەوەندی حیزبەکەتان بێ لەگەڵ فراکسیۆنەوە بۆ نمونە ئەگەر لە فراکسیۆنی زەر بێ لەگەڵ زەردان ئەگەر نا لەگەڵ نیلیان زۆر سپاس کاگەی و کاک نزار بەڵێ بێگەتخان والله خۆشبەختانە گەرێمە بتوانین ئەو یاریە سیاسێ بە قووەتە لەناو پەرلەمانی کوردستان بکەین کە شتێک لە بەرنامەی کاری حیزبەکەی ئێمەدایەوە ئێمەی ڕاستپاردۆ لەناو پەرلەمانی کوردستان بیخینە ئەجێندای کارەوە جارێک گۆڕان دەنگمان لەگەڵدا و جارێک پارتی دەنگمان لەگەڵدا ئەوە ئینجازەی گەورەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە 18 پەرلەمانتارە بتوانێت قەنەعەت بە پەرلەمانتارەکانی دیکانە بکات بۆ هەر شتێک کە خۆی قەنەعەتی پێێتی کاری لەسەر بکات من پێم وایە ئەوە ئینجازە بۆ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان نەک ئەوەی کە مزایدە فەرموو ئەمە یەکشت بڵێم یەک تۆز لە مایکەکە نزیک بیتەوە سپاس دەکەم بەڵێ ئەمێ وڵای لە میان شتێکم بەراورد کرد ئەڵم سبحانە غێر الأحوال جاران ئەو پەڕی منافەسە هەبوو لە بینی گۆڕان و پارتیا سپاس بۆخوا ئێستا بۆ یەکتری بە شایەتدەگرن و شایەتێکی باشیشن بۆ یەکتری ئەمە ئەویان دوو هەمیان مقابل ئەمە بەرنامەکەمان لەسەر ئەدای پەرلەمانەوە بزانم ئەدای پەرلەمان هەر باز نکرا لە ناو بەرهەمێکیان پەرلەمانتارن ئەوانەشی باس کراوە هەمووی لەناو پەرلەمانە ئەفو ئەدای پەرلەمان بە شێوەیەک ئێمە بەراورد بکەین ئەو هاژوو هۆژ و دیعای ئینتیخابی وشتانە کە لە کاتی ئینتیخاباتا کرا مقابل بەوە بە نزیکەی ساڵێک پەرلەمان کە دانیشتووە با نەڵێن مانگێک چووکە مانگ نییە بە نیسبەت ئێمە ساڵە دەگمانێکی لەبەرەوە باخۆمان لەوە نەدزینەوە وەکو پرسیارەکە ئایا مقابل بەوە هەرسێکتان حەزەکەم جوابی بنەوە لە سایاچەنگی ئەو شتانەتان تەلفیز کردووە کە وعدتان بە ئێمەی میلە دیاوە با دووشتان بیر بخەمەوە فراکسیۆنی زەرد حەزەکەم بزانم ئەو کۆمپانیای کۆبکۆچی لێ بەسەر هات دوو هەمیشان بزانین کە پارە بیرێ بەکەی بانووی ماڵ ئەویشتی لێ بەسەر هات و ئەوانەی خۆشتان کرد لەوانەیە لە ئێمە شارەزاتر بن چیتان کردو لە سایاچەندفیستان قاسم کاگومێت لە تۆ دەست پێەکە بڵێ گەر بە کورتی وەڵامی بیتەوە سپاس دەکەم کارت هیچ چاوکارمان نیە بەو نسبەیە کە دیاریت کرد دەستایمە ناتوانین هیچ پێوەرێک بینین بیپیوین چەندمان لەو بەڵێنانێک کە بە خەڵکدا جێبەجێمان کردووە بەڵام تەمە نادەکەین کە لەو خولەبەرە کۆتایی دەڕۆین بە داتا و ئامار و بە ڕقەمەوە وەڵامی جەنابەت و هەموو خەڵکی کوردستان بدەینەوە ئێمە لەکوێ بین دشمن جێبەجێ کرد سەبارەت بە بەشی دووەمی کەپکۆ و کۆدە و کۆمۆ کە کۆمپانیەکانی نەوتن ئەوانە ئێمە پرۆژە یاسا هەیە بە تاکید بە یاسایی دەکرێتن و سندوقی داهاتی نەوت و غاز دیاری دەکرێتن
پشتی هاوڵاتیانی تێدا دیاری دەکرێت بەڵێنێکەوە بە خەڵکماندایە دووپاتی دەکەینەوە ئەو بەڵێنە جێبەجێ دەبێ بە یاسا لە پەرلەمانی کوردستان جێبەجێ دەکرێت ئەو پرۆژه یاسایە ئەو پرۆژه یاسای لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران جارێک نێردراوە بۆ پەرلەمانی کوردستان لە خولی ڕابردوو نەکراوە ئێستاوە خەریکی دیراسەکردنی و ئامادەکارین بە تاکید سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەینێریتون لە پەرلەمانی کوردستان پەسەند دەکرێت کاک ڕابوون پێم وابێ ئەوەی کەیبان و شتەکەت وەڵام نەداوەتەوە باشە لەگەڵ ئەمێ وەڵامی بەرەوە بەڵام نابێ دکتۆر عیزەت سابیر بەڵێ ئەڵێت گۆڕان لە پەرلەمان شەڕ بۆ خۆی دەکات نەک بۆ وەڵامە دەمەوە ئەم بێگەتخان باسی ئەوەی کرد کە گوای ئەمە هاتن سەر حازری هەر لە ڕووی ئەخلاقیەوە هەموو کە زوای بتابیا بێگەتخانوانەڵێ چونکە هەموو ئەو خەڵکو ئەو بینەرە خۆشویستان منوتم ئێمە نەکەممان کردو نەهاتوێتە سەر حازری مقاطعکردن نبووی کە قسە بووی کە ناچکە تۆ هەز دەکەم یان نسیحەت دەکەی یان ئەدەب بۆ ینی شێوازی قسەکردن دادنەی کە ئەوە مەسئولی لە ڕخستنی و ئەوە مقابلی ئەوە نیە من ئاساییە مقاطعە بینەرە خۆشەویستەکان دەزانن ڕێخەری گشتی ئێمە نەوشیران مستەفا لە دامەزرێن یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەمە قسەی من قسەی یەکێتی بەڵام خۆی نکۆڵی لە ڕابردوو دەکە تۆ ئوردانشەرەوە دەبێت فەرموو یەکێتەکان خۆیان شاهید دەدەن دەڵێن نەوشیران مستەفا و مامجلال بەیەکەوە یەکێتیان دروست کردو بەیەکەوە بەڕێوان بردووە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بە تاکید حزبێکی گرنگە و ڕابردۆکەی پڕە لە شانازی ئەوە ڕێخەری گشتی ئێمە بەشێکی گرنگی زۆری ئەو شانازیانی بەردەکەوێت ئێمە هێزێکی کورتەکانی بەردەکەوێت کەم کورتەکانی بەردەکەوت تەلەڤیزیۆن ژڕایگەاندووە بەڵام وەک ئاماژەیەکی تر بۆ پرۆژەکەی عیزەت ئێستا بینەرە خۆشەویستەکان دۆکمنتە لە پەرلەمان ماوە دەتوانن ئێوە بێن لە پەرلەمان وەریگری من دەتان دەمێ پرۆژەکەی بەڕێز عیزەت سابر نەک هەردوو خولی دیاری کردووە من شاهدی ئەم قسانم خاوەنی ئەو قسانم ئاماژەی کردوتی تەمەنی حیزبیش دەبێ پارەی بۆ تەرخان بکرێ بۆەوەی هەر هەمووی بگاتەوە کورسەکانی گۆڕان بینەرە خۆشەویستەکان جۆ بگرن ئێمە لە پەرلەمانی کوردستان با نەڵێم گاتەوە کورسەکانی گۆڕان کاک ڕابوون حەز ناکەم مقاطعەت بکەم چکە من بیدایەت وایە دکتۆر عیزەت ئەو پرۆژەی کە ئەم باسیەکە ماوە دۆکمنت ئێمە ڕێژەی دەنگمان حساب کردووە خەباتی ساڵانەی حیزبەکانمان حساب کردووە بەڵێ ئەوە پرۆژەیەک بووە بە ڕێژەی دەنگ و خەباتی ساڵانە و تێکۆشان منیش قسەم هەیە لەسەرەوە کەیبان و خۆشەویستەکانی کوردستان ئاگادارتان دەکەینەوە پرۆژەمان پێشکەش و پەرلەمان کردووە سەبارەت بە موچەی کەیبانی و ماڵ بۆی کەیبانەکانی ماڵ ئەو خزمە گوزاریان بە بەلاژ ڕۆ احترامی بگرە ڕێزی جێ و موچیان بدرێتێ لە بەردەمی ڕای گشتە ڕای دەگەێنە فراکسیۆنی زەرد و فراکسیۆنی سەوز ژیریمان بکە ڕەتی نەکەنەوە پرۆژەکەمان لەم خولەی پەرلەماندا موچە بە کەیبانی ماڵ دەبڕینەوە بەڵام فراکسیۆنی سەوز و فراکسیۆنی زەرد ڕەتی نەکەنەوە پرۆژەکەمان جناب تو ئەم پەرلەمانتارە بەڕێزانان کە لێرە ئامادە بوون پرسیاری ئەوواکەم ئایا سەرۆکاتی پەرلەمان خۆی بە بێلایان ئەزانێت و خۆی بە خزمەتکاری خەڵکی ئەزانێت ئایا بۆ سەرۆکاتی پەرلەمان لێرە نوێنەرینە پرسیارەکەم ئایا بۆ پێش ئەوەی کە بودجەی حزبەکان پەسەند بکرێ بۆ پەرلەمانتاران نەهاتن خەمی قوتی خەڵک و هەروەها چارەسەرکردنی مافەسەرەتایەکانی خەڵکی هەر لە دابینکردنی بنزین و هەروەها دابینکردنی کارەبا بۆ ئەم وەرزی گەرمایی کە ئێستا هەرمی کوردستانی سپاس دەکەم زۆر سپاس دەکەم کاک دڵشاد بە خێرایی سپاس دەکەم کێتان وەڵامیەدات وەڵام دەمێت جواب بدەم جوابی بەرەوە فەرموو کاکم بەنسبەتەوەی سەرۆکایەتی پەرلەمان هەستی بۆ مەسئولیەتیان نەکردویان ئێمە قسەمان دەربارەی پرسەکانی هەوڵاتیان نەکرد بەڕێز و بینەرانی خۆشەویستیش باش ئەوە دەبینن ئێمە پەرلەمانی کوردستان بۆ مانایەنە ئەگەر لە یەک یاسامان بەدڵی خەڵک نەبوو بێتن هەموو کارەکانی ڕابردومان بەدڵی خەڵک نەبووە لەسەر پرسی بنزین و قەیرانی سوتەمەنی پەرلەمانی کوردستان وەزیری سامانە سروشتەکانی بان کردووە 8 سعات لێکۆڵینەوەی لەگەڵی کردووە لەسەر پرسی پێشمەرگە و ئەو خواستانی پێشمەرگە و ئەو نایەکسانی لە موچە واروە موچە نەدانی پێشمەرگە شتەکان بانکرا بۆ پەرلەمان لە جیاتەوەی نرخی بنزین وەکو خۆی بێڵێتەوە بنزین زۆر کات ئێمە وەزیری سامانە سروشتەکانمان بانجی پەرلەمانی کوردستان کرد چارەسەری قەیرانەکە بکەین و چارەسەری قەیرانەکەمان کرد و سەرای بنزیخانەکان دیارن بۆ دوو مانگ ئیتفاقی کراوە مەبدەئیەن ڕێی حکوومەت وەرگیراوە تەڵەبی کردووە لە ماوەی دوو مانگدا و قەیرانە چارەسەر بکرێ ئێستا مانگێکمان بەڕێ کردووە واتە یەک مانگمان ماوە جارێکی دیکە وەزیری سامانە سروشتەکان بانجی پەرلەمانی کوردستان دەکرێت نرخەکە دەبگەڕێتەوە دۆخی خۆی و شێوازی دابشکردنەکەش گۆڕانکاری بەسەردا بێتن هەموو خەڵکی کوردستان بتوانێتن بە ئاسانترین وەقت و بە باشترین وەقت بتوانێت سوتەمەنی وەرگێت بۆیە کاک یادگار ئەگەر بمبوونی لەبەرەوەی کە گۆترا هیچ نەکرێت لە بابەتانەدا تایبەت بە قەیرانی پێشمەرگەی کوردستان و واروە موچەی پێشمەرگە و پێداویستی پێشمەرگە و یەخستنەوەی هێزەکان و بەرگریکردن و خواستەکانی ئەوان پەرلەمانی کوردستان چەند کۆبوونەوەیەکی داخراوی کردووە لێژنەکانی و ناوەخۆ مافی مرۆڤ پێشمەرگە لێژنە معنیەکانی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنەکان تاکتاکی پەرلەمانتاران سەردانی بەرەکانی جەنجیان کردە پێشمەرگە و کەم و کوڕیەکانی بۆتە ڕاپۆرتێکی مەفەسەڵ چەند بڕیارێکی تێدا دەرچووە ئەو بڕیارانە ئەگەر پێشمەرگە ئازیزەکانی کوردستان لە نێو هۆڵەکانی پەرلەمان بەنە
هەروەکو نوێنەرەکانیان زۆر بڕیاریان سپاس دەکەم کاگومێت خواستی ئەوانی تێدا زۆر سپاس کاگومێت کاک بەخێرایی پرسیارەکەت. سپاس بەخێراتنی برایانەکەم و خوشک و برایانە وڵا پرسیارەکەم بۆ ئەو خوشک و برایە بێگەرخان و گەردەیەکێکیان بێت چونکە کاتم نەماوە. پرسیارێکە یەک پرسیار هەردووچان ئەوەی کە تێبینیە کرێ ئەوەی کە تێبینیە کرێ بەڕاستی بێگەرخان گۆڕان و فراکسیۆنی گۆڕان و فراکسیۆنی سەوز عکس بوونەتەوە یعنی ئەوەندەی ئەم دوو فراکسیۆنە ململانی سیاسی و حیزبیەکانی خۆیان هێناوەتە پەرلەمان ئەوەندە پرۆژەکانیان لە خزمەتی یعنی ئەوەندە ئامانج شتە حیزبیەکەیە یعنی زۆر سپاس کاتم کۆتاییات کاک محەممەد باب فەرمێت یەک دقیقە بێگەر خەنگەڵ وەڵامی بیتەوە بمبورە زۆر داوای لێ بردەکەم لە ڕاستیدا بەو شێوەیە نیە بەڵام ئێمە لە ڕاستیدا با من هەموو خەڵکی کوردستان ئەوە بزانێ ئێمە پێمان باش و بەر لەوەی کە باسی بودجێ ئەحزاب بکەین باسی سندوقی داهاتە نەوتیەکان بکرێ پرۆژه یاسای سندوقی داهاتە نەوتیەکان کە ئێستا نەوت دەفرۆشرێ و سندوقێک نییە کە داهاتەکەی نەوتی تێدا خەزن بکرێ و بەسەر سێکتەرە جیاوازەکانی سیستمی حکومڕانی هەرێمی کوردستاندا دابش بکرێ بەر لەوەی کە باسی بودجێ ئەحزاب بکەین کە ئەوە بەڵێنی بزوتنەوەی گۆڕانیش بووە باز لە پرۆژه یاسای دەستوری هەرێمی کوردستان و باشووری کوردستان بکەین کە ئێستا کۆمەڵک ناوچەی تر هاتوونەتەوە سەر هەرێمی کوردستان ئەوانە خواستی ئێمە بوون خلافەکان لەسەر ململانە سیاسیەکان نین لەسەر ئەو پرۆژه یاسایانن کە ئێمە وەکو فراکسیۆنی سەوز پێشنیارمان کردووە یاداشتمان لەسەر داوەتە سەرۆکاتی پەرلەمان ئەوەی ئێمە ناخرێتە بەرنامەی کارەوە بەڵام پرۆژه یاسای بودجێ ئەحزاب دێتە بەرنامەی کارەوە لەو هەموو قەیرانی کە ئێستا کوردستان پرسیارەکەت بکە پەرلەمانتارە بەرزگانەکەم دوو پرسیارم ێگەر لەمایکەکە نزیبیتەوە سپاس دەکەم بەڵێ پرسیارێکم بۆ بەرز کاگومێت پرسیاری دووەمیشانم بۆ کاگڕابوونە پرسیار یەکەم ئەوەیە دوێنێ جۆم لە پەرلەمانتارێکی بەرز بوو لەسەر فراکسیۆنی سەوز باسی قەیرانی سوتەمەنیە کرد ئەویت ئەو بنزینە لە سلێمانی زیاد لە پێویست بەنی دەرەچێ بەر هەولێر ڕوا بەڵامەوە چەند ڕۆژێکە لە سلێمانی مۆلێدا ئالیەکانمانیان گرتووە لەسەر نەبوونی گازوایل ئاشتیاورامی بەڕێز کە وەزیرێکی بەڕێزە لەسەر لیستەکەی بەرز ئومەت خۆشنە و ئامادە لێو گازوایل بنەرێ ئەمەشەکە لە قەیرانەکان بەڵێ چەند ڕۆژێکە لە سلێمانی کارەبای مۆلیدەوەترەوە تەمەەن دەنگدەرەوە چێرە دەنگدەرەکانیان ئێستا بێکارە بایە بەڵێ پرسیاری دووەمیش ئەبێ بمبووری کاک محەممەد زۆر داوای لێبوردنم هەیە بڕاتە بێ پێمەڵەن کات کۆتایی با کاگومێت وەڵامت بات بڵێ زۆر بەخێرایی بێت کاگرابوون بەڕێزت فەرمود شکۆی پەرلەمانتار تەمەەن بێگومان بەرزترە لە شکوی وەزیر کە ئەمڕۆ دەسەڵاتێکت دەسەڵاتان باشترە لەم ڕۆژانەیە پرۆژێ تەرەحکراوە 30,000 دلار برێ بە وەزیرە لەم کاتی بێموچەی و بێینە بۆ وەزیرە بەڕێزەکەتان وەزیری دارایی زۆر سپاس کاگومێت وەڵام کاک محەممەد ئەمن نازانەوە پەرلەمانتارە بەڕێزە چییە کە باز لەوە دەکە ئیتیهامی ئاشتێورامی بکاتن سلێمانی هەولێر هەڵەبجە دهۆک کەرکک 5 پارێزگای کوردستانن واتە وەزارەتی سامانە سروشتەکان حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولە لە هەموو کەم و کوڕەکانی لە هەر 5 پارێزگای کوردستاندا هەنا بۆیە ئەوە ئیتیهامێکی شخصیە ئەگەر وەزیرێک بتوانێت ئەو مەحارەبی ئەو شارە بکە کە لە پەرلەمانی کوردستانیش ئیتیهامێکی وای دەربارەکرا ئەو لەوێدا زۆر بە فەقرەوە گوتی من خەڵکی سلێمانی واتە ئەگەر وەزیرێک بتوانێتەوە بکاتن ئەی ئیشی جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان چیە کە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئیشی ئەو چیە ئەگەر ڕێگری لە وەزیرە نەکاتە بە دووەڕاچوونی بڵێ نەک ئیشی ئەسڵن ئەو بابەتە ئەساسی نیە ئەو بابەتە ئەساسی نییە وەزیرێک ناتوانێتن وەزیر هەموو هیوایەتی ئەوەیە ئیشی ئەوەیە میمە واجبی ئەوەیە دڵی هاوڵاتانی شارەکەی یان وڵاتەکەی ڕابگرێت ناتوانێت زۆر بەکواتە بێ کاتم زۆر نەماوە کاتم بە دوو دقە جواب بڵێ باش دەنگدەرانی گۆڕان دڵنیا دەکەمەوە فراکسیۆنی گۆڕان و بزنەوەی گۆڕان نەیەکێتی نە پارتی نە ئیسلامی نە سوسیالیستن ئێمە بزنەوەی گۆڕانین هیچ ئیتفاقێکی سیاسیمان نە لەگەڵ پارتی هەیە نە لەگەڵ یەکێتی هەیە نە لەگەڵ ئیسلامی هەیە ئێمە تەنها لە حکوومەتی چەند پێمان باشە لێ گەیشتن هەبێ لە نێوانمان گوێ لە یەک بگرین لە پێناوی چاکارێکی باشدا لە کوردستانەوە خاڵ یەکەم خاڵی دوم سەبات بە پرۆژەی دەستور بینەرە خۆشەویستەکان با بە شاهد بگرن بچن بە 4 ساڵ پێشوو بچنەوە بزان چێ بوو دەویست ئەم پرۆژەی ئێستا دەستور تێپەڕێنێ و بزان چێ بوو ڕخنەی بنەڕەتی هەبوو لە پرۆژەی سیستەمی پرۆژە دەستوری ئێستا و پێمان وا بوو دەبێ ئەو پرۆژێ ئێستا سەرۆکی پەرلەمان لە ئێوە با ئێستا یاداشتێکتان هەبێت سێکتان سەر مەسەلەی وەڵامەکان دەبێت ئێمە سوورین لەسەر ئەوەی کە کوردستان شایستەی ئەوەی بێتە خاوەنی دەستورێک کە تێیدا ئەو هەمان خاڵەکەی گوزنەوەی گۆڕانە لە سەرەتاوە سیستەمی پەرلەمانی جێبخات وەسەبار ماوە خاڵش گرنگ ماوە سەبارە سندوقی نەوت بینەرە خۆشەویستەکان بڕۆن بە خولی پێش و بزان چێ بۆ دژی ئەوە بووە کە ئەم یاسای نەوتی ئێستا دەبێت ئیسلاح بکرێتەوەی ئەوە چێش بۆ فراکسیۆنی زۆر سپاسەکەم بێگەت خان دوو پرسیاری زۆر خێرام هەیە زۆر بە کورتیە بێ وەڵام من بیتەوە لە هەرسێکتان دەستور لە پەرلەمانە
ئێمە زۆر بەکوتی تکات ئێمە بەفەرمی یاداشتی ڕسمی خۆمان ئاراستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردووە دەستور لە پەرلەمانە دەبێت دەستور لە پەرلەمانە کاک ئەو بابەتە نەکردم دەستور لە پەرلەمانەوە پەرلەمانی کوردستان سەرۆکایەتەکەی بەیاننامەیەکی ڕسمی دەرکردو دەڵی یەکێک لە کارە سەرێکەکانی ئەم خولەی پەرلەمان دەستور لە پەرلەمانە کاگومێت وڵاتێک بێ دەستور نابێت دەبێت دەستورمان هەبێتن دەبێت دەستور بێتن لە مزایداتی سیاسی پێویستێکی ئەو وڵاتەیە پەرلەمانی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت بەتایبەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت بڕیار لە چارەنووسی خۆیاندن دەستوری خۆیان دیاری زۆر سپاس دەکەم دوا پرسیارم پرسیاری بەڕێزێکە لە فەیسبوک پرسیاری کردووە زۆر بە کورتی وەڵام بەرەوە ئەو ڕەشبینە بەوەی کە وەڵامێکی مقنعتان هەبێ ئەڵێ جیاوازی ئەو سێلایەنەمە بەس یەکتانە و تایبەتمەندێتیتان لە ئێستادا چییە لە چاو یەکتر زۆر بە کورتی بێت ئەمە وەکو پارتی دموکراتی کوردستان جیاوازیمانەوەی دەڵێن ڕابردوو شاهێدە لە شێوازی حکومڕانیدا ئەگەر باز لە خزمەت گوزاری دەکەین باز لە پێشەچوونەکانی وڵات دەکەین باز لە باری ئەمنی و استقراری دەکەین بەشێکی زۆر لەو شانازیانەمان بەبەر دەکەوێت درێژە پێدەری هەمان ئەو ڕیتمین و دەمانەوێت جیاوازیەکەمان ئەوە بێت کە پارتی دموکراتی ئەڵێ جیاوازی ئەو سێلایەنە چییە ئێمە فراکسیۆنی گۆڕان هێزێکی لە پارتی جیاوازین لە یەکێتی جیاوازین لە ئیسلامەکان و هێز کلاسیکەکانی کورد جیاوازین ئێمە هێزێکی لیبراڵی ئادادپەروەری تازەین و هیوادار لە پرۆسێشن سەر بێگەت خەنجەناتان ئێمە خاوەنی دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانین ئەوەی کە لە ڕابردوو بە هەموو کەمون کورتەکانەوە کردومانە شانازیەکی گەورەی پێوە دەکەین چونکە بنیادی ئەو وڵاتەمان ناوە لە ئێستاشدا فراکسیۆنێکی بە تایبەت کار لەسەر بەدیهێنانی خواستەکانی خەڵکی کوردستان ئەو بەڵێنانە دەکەین کە زۆر سپاس بۆ سەرۆکی فراکسیۆنی سەوز زۆر سپاس بۆ سەرۆکی فراکسیۆنی نیلی زۆر سپاس بۆ سەرۆکی فراکسیۆنی زەرد لە پارلەمانی کوردستان سپاسی تەواوی ئەو میوانانەکەم زۆر اعتیزارمەیە کە نەمتوانی ڕێگە بە هەمووتان بەم پرسیار بکەن داوای لێبوردن لەو برادرانەی فەیسبووکی شەکەم تکایە کۆنتڕۆلەکانتان ئامادەکەن چینە لای ڕاپرسی کۆتایی دوای 75 خولەک پرسیارەکەمان ئەمەیە ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان 75 دقیقه مناقشه لەسەر واقعین ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە یەکەم ساڵی کارکردنیدا سەرکەوتوو بووە لە نوێنەرایەتیکردنی داواکاری هاوڵاتیان بەڵێ ژمارەیەکە نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سێیە فەرموون دەست پێ بکەن ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە یەکەم ساڵی کارکردنیدا سەرکەوتوو بووە لە نوێنەرایەتیکردنی داواکاری هاوڵاتیان کات بەرەو کۆتایی دەڕوات بەڵێ وەکو دەردەکەوێت لە ڕاپرسی کۆتایی ناو بەرنامەکە لە سەدا 32 ئەڵێ بەڵێ پەرلەمان سەرکەوتوو بووە لە سەدا 68 ئەڵێ نەخێر پەرلەمان سەرکەوتوو نەبووە 0% بڕیاری نەداوە تکایە ئەنجامی ڕاپرسی یەکەم لە ڕاپرسی یەکەمە لە سەدا 16 ئەڵێ بەڵێ لە سەدا 36 ئەڵێ نەخێر لە سەدا 48 بڕیاری نەداوە چاوەڕێی گفتوگۆکە بووە تکایە هەردوو ڕاپرسیەکە بۆی بەراوردی بکەین پرسیارەکەمانەوە بوو ئایا خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە یەکەم ساڵی کارکردنیدا سەرکەوتوو بووە لە نوێنەرایەتیکردنی داواکاری هاوڵاتیان لە ڕاپرسی یەکەمە بەڵێ لە سەدا 16 بەرکەوتووە لە ڕاپرسی دووەمە بەرز بۆتەوە بۆ لە سەدا 32 لە ڕاپرسی یەکەمە نەخێر لە سەدا 36 بەرکەوتووە لە ڕاپرسی دووهەمە نەخێر بووە بە سەدا 68 کە بەرز بۆتەوە لە ڕاپرسی یەکەمە لە سەدا 48 بڕیاری نەداوە لە ڕاپرسی دووهەمە هەمووی بڕیاری داوە وەکووە بینن بەنسبەت عفومکەن من زۆر پەلەمە پێم بڵێن پەلەکەوە کاتی هەواڵە هەمان ڕاپرسی لەسەر وێبسایتەکە دانراوە 252 کەس دەنگی لەسەرداوە لە سەدا 41 کە 105 دەنگەکە ئەڵێ بەڵێ لە سەدا 56 کە 142 دەنگەکات ئەڵێ نەخێر و 5 دەنگیش بڕیاری نەداوە کاکاتە 1.9 دەنگەکان بینەرانی ئازیز سوپاسانەکەم کە ئەو ماوەیە بە دیاری ئەمەوە دانیشتن هیوادارم سوودێکمان بە ئێوە گەیان دەبێت سوپاسی تەواوی میوانەکان مەکەم تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم کوردستان هەمیشە پارێزرا و هەمیشە ئاوەدان بێت.